بیر بکەوە ئامێرێکی بچووک لەژێر پێستت یان کاتژمێرێکی زیرەک لە دەستت پێشبینی ئەوە بکات کە دوای 5 10 یان 15 ساڵی تر تووشی چ نەخۆشیەک دەبیت. بەڵام چۆن؟ گەر کاتژمێرێکی زیرەک یاخود ئیمپلانتێک ینی چیپێکی بچووک لەژێر پێستی مرۆڤیان بە هەر شێوێشکە دابرێت بتوانێت 24 سەعات داتای تەندروستی ئەو کەسە وەربگری وەکو تاقیگەیەک بزانێت سیڤیسەکەی کووە ئەی ڤایتەڵ ساینەکانی لەداین دڵی چەندە، ئایا ئەو ژینگەی کە تێژیت چەندە خاوێنە، خەوی کەسەکە چۆنە، خواردنی چۆنە، بۆ نمونە ئایا وەرزکردنی چۆنە، هۆڕوونەکانی سترێسی هەر بامارکەرشکە ئینفلامەتری بامارکەرەکانی ئەوانەی کە دەستنیشانی ئیلتیهاباتەکە بەرزە نزمە یاخود جگەرەوە جیناتی کەسەکە شەزانی چیە، هەر مشتێک لەسەر کەسەکە ئازانی دیکەوانە ئەزانیت بۆ لە پێشبینی کات ئەڵێت لە بروی کە خەوت خراپە، لە بروی کە خواردنەکەت باش نیە، وەرزکردنت کەمە، لە جیناتت جینەکەیە بەڵام لە دێنێکە جینەکەی کە معڕەست دەکات لە بۆ توشبوون بە کۆمەڵک نەخۆشی، لە بروی کە ژینگەکەت خاوێنیە بۆ نمونە یان کۆمەڵێکی ئینفلامەتری بامارکەرت هەیە پێشبینی ئەوە کەم 4 ساڵی داهاتوو تووشی ڕۆماتیزم بی، 10 ساڵی داهاتوو تووشی نەخۆشیەکەی زۆری دووبی، 20 ساڵی داهاتوو تووشی ئەلزایمەر بی، نەخۆشی بیرچوونەوە بی. تەنها ئەوەش نابەڵکو پێشت دەڵێت کە ئێستا پێویستە چی بکەیت و چۆن شێوازی ژیانت بگۆڕیت بۆ ئەوەی خۆت بپارێزیت لە نەخۆشیەکە. لەگەڵ ئەوەشدا شتشکە ئاکا پێتەڵێت چ بکەیت، ئەم پێتەڵێت شتێکی پێدرێت مۆدیفایبل ریسک فاکتەر، ئەو کارانی نەخۆشی کە ئەکرێت بگۆڕێت بۆ نەجینات ناتوانێت هیچ کەمەکمان جیناتی خۆمان بگۆڕین، دەستکاری ناکرێت، بەڵام کۆمەڵە کۆکاری وەرزش بسەوەتوانی ژینگەکەت بگۆڕی، ئەتوانی وەرزشکردن زیاد بکەی، خواردن بگۆڕی، دەڵێت خەوت باشکەی ڕێک دەڵ ئەگەرەوانە بگۆڕیت لە جاتی 4 ساڵدا تووشی ڕۆماتیزم بی ئەکرێت 1 ساڵ تاخیری بکەیت 5 ساڵدا تووشی بوون. ئیشەکەی بریت لە پێشبینیکردنی نەخۆشی پێشبینی کات کە تووشی نەخۆشەکە بی یاخود نە. پرسیارە گرنگەکە ئەوەیە ئەگەر ئامێرێکی وا لێرە بەردەست بێت ئایا ئامادەیت بەکاری بهێنیت؟ میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.